بەڵە سلااوان لێبێت لە حاجۆمەرانین لە هاوینە هەواری کانی شێخی باڵەچین دیارە هاوینە هەواری کانی شێخی باڵەکێکە لەو هاوینە هەوارانەی کە سەرنجڕاکێشەوە هاوڵاتیان لە ناوچە جیاوازیەکانی هەرێمی کوردستان و خواردنەوە ڕاستی عراق دێنێرە بەڵام ئەوەی ئەبینرێتن لە کانی شێخی باڵک ئەمڕۆ چۆڵە گەشتیاران بە کەمی هاتوون سەردانی ئەم ناوچەیان کردووە خاوەن شوێنە گەشتیاریەکان ئاماژە بەوەدەن کە گرانبوونی بنزین یەکێکە لە هۆکارەکان کە گەشتیاران کەمتر سەردانی ئەم ناوچەیە بکەن من یەک لە هاوڵاتیەکانم لەلا ئەبێتە ئەگەر تێدا قسەمان بۆ بکەیت سلااوان لێبێت هۆکاری کەمبوونی گەشتیار چییە بۆ حاجۆمەران هۆکاری کەمبوونی و گەشتیار بەهۆی بەرزبوونەوەی نرخی بنزین تەسیرێکی زۆری لێرە کردووە ناپێشەوەی کە ئەو بنزینە گران بێت 4 ڕۆژ لەمە پێش گەشتارێکی زۆر سەردانی کانی شێخی باڵەکانی دەکرد و سەردانی هەموو ئامەدەکە حاجۆمەرانی دەکرد زۆر باشە چەند کەپرتان بەکرێت چووە هەفتەکانی ڕابردوو چەندتان بەکرێت و جیاوازی هەبووە طبعاً جیاوازێکی زۆری هەبوو پێش ئەو قەیرانی بەنزین دروست بێ پێشەوە دروست بێت کەپر مەسڵەن 6 کەپرە 8 کەپرە بەکرێ دەچوو بەڵام ئێستا ئەوڕۆ وەکو تەماشا دەکەن دەبینین یەک دانە کەپرە بەکرێت چووە ئەمەش تەسیرێکی زۆری لە شوێنی گەشتیارەکە ئێمە کردووە کارگەری لەسەر کار و کاسبی ئێوە هەیە بەڵێ ئەرۆڵە تەبعاً ئەرۆڵە کارگەریی زۆری کردووە لە ئێمە ئێستا بە خۆتان دەبینن یعنی چۆلیەکی زۆری پێوە دیارە و کەسی لێن یعنی هۆکاری تر هەیە بڵین بە تایبەتی شەڕی ئەمریکا و ئێران ئەوەش کاریگەری نێچکێرە ناوچەیەکی سنووریە وڵی تەبعاً لێرەش ئەوە شەر تەسیری خۆی دەبێ بەڵام وەکو کاریگەری عاجمەران لە هەموو شوێنێک سەلامەترە یعنی پێشەوەی مەسەن ماوەک پێش ئێستا کە شەڕی ئێران و ئەمریکا بوو هەولێر شوێنێکی زۆر مەترسیداتر بن سەنە سلێمانی ئەو شارانە بەڵام لە عاجمەران شوێنێکی زۆر سەلامەت و بێکێشە بوو زۆر سپاس ئێمە لەگەڵ خاوەن شوێنە گەشتیاریەکانی تریش قسەمان کردووە لە ناوچە جیاوازەکان لە دەڤەری باڵەکاتی بەڵام ئەوان لە شوێنی تریش بڵین ئەم هەفتەیە ئەمڕۆکە پێنجشەمەیە ناوچە گەشتیاریەکان کەمتر بەکرێ چوون هەفتەکانی ڕابردوو ڕێگاوبانەکان قەڵەباڵغ بوون و گەشتیارێکی زۆر ڕووی لە ناوچەکە کرد بەڵام وەکەم خاوەن شوێنە گەشتیاریش ئاماژەی پێدا هۆکارەکەی بەش یەکێک لە هۆکارەکانی کە گرانبوونی بنزینە بنزین بە ڕێژەیەکی بەرچاو گران بووە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سنووری ئیدارەی سۆرانیش ئەم ئاوە کە ئاوی شێخی باڵەکە لێرە ئاوێکی سازگارە هاوڵاتیان لە ناوچە جیاوازیەکان دێن ئەم ئاوە ئەبەن دیارە وەکە بینین لێرەش دەبێکی زۆر دانراوە دەبەکانیش هاوڵاتیان ئەیکردن وە ئاوەکە ئەبەن ئاوەکەی بۆ کلیە باشە دیارە هاوڵاتیان سوودیان لێوەرگرتووە کە ئەو هاوڵاتیانەی هاتوون ئاوەکەیان بردووە ئاوێکی باشە بۆ ئەو کەسانی کە کلیان دێشێت وە بەکاری دێنن بەڵم نەگەڕێ مۆلایەوە